ایکم باش یکو افروکدا ام دست بکن دست پیشخری کاره و ایکم پالێوراو دیدا کیە یەکەم پاڵێوراو لە بەشی دەستپێشخەری کار چراخان بێسوونە تەمەن 25 ساڵە و لە دایکبووی شاری سلێمانیە. چرا خان دەرچووی بەشی بەڕێوەبردننی کارە. براندەکەی چرا لە ساڵی 2009دا دامەزراوە و دوو کارمەند تێیدا کار دەکەن. بەرەمەکانی چرا کەرستەکانی سروشتین و بۆ قژ بەکاردێن. بەێ پالێراوێک دەرباز بۆ پالێراوە دوێ ئەوژی گولستان ناوخۆشە دەشوە ناوخۆشە بەلێ دەستپێشخەری کارە 25 ساڵیە ji هەولێرەیە دەرچووە ئابووری و کارگێری کارە شارەزایی چێکردنا پەیکەرە دەهەیە لێ بقالبی ئانکو پرۆژێ وێ ستودیۆیەکە پێکهاتیە ji çêkirina peykera biqalibî anku eger destek bête durustkirin lê qalibî da bi şêwazê peykerî tête durustkirin. سۆر باشە. ناسکە عومەر پاڵێوراوێکی دیکەی ئەم ساڵی خەڵاتەکانی ڕوانگەیە کە تەمەنی 24 ساڵە و دانوشی شاری هەولێرە. ناسکە ئێستا قوتابی بەشی بەڕێوەبردننی کارە. پرۆژەکەی ناسکە بریتە لە براندێکی خشتی کوردی کە کۆکراوەیەکە لە نێو سروشت و کولتور و هونەر و مێژوودا. بەرەمەکانی ناسکە لە بەردی جۆرا و جۆر دروست دەکرێت. بەێ سێ خانم سێ پالێوراو سێ سەرکەفتی لێ دووبارەکەم هەرسی یەدگەشتی نەوێ قۆناغێ هەرسی هەیەکەمینن و هەرسی سەرکەفتینە لێ ڕێزبەندیەدا یەکەمین و دووەمین و سێمین هەیە. دەمهات کێبرگەیش داهێنا دروستەکە دەمهات ئێکەم خەلات بۆ ئێکەم بەشت ئەڤروکەدا بەشێ دەستپێشخەری کار و ئەف خەلاتە دەهێتە ڕاگەهاندن ji layê berêz hêmin hewramî cêgirê Serokê Perlemanê Kurdistanê bila keremkete ser stêjê û diyarkirina xelatê êkê. Xêr be. بەخێر بێ. ساکێمە بەخێر. ڕۆژتان باش سوپاس بۆ بانگەشتەی کە ئاراستان کردین بۆ بەشداریکردن لە پێشکەشکردنی ئەم خەڵاتانە و پیرۆزبایی لە هەموو ئامادەبوانەکەین. براوەی یەکەم بۆ بەشی دەستپێشخەری کار بریتیە لە بەڕێز گوڵستان ناوخۆش. پیرۆزە. هێمن هەورامی جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستانی پرسیارێ بکەین. پیرۆزە دووبارە. زۆر سپاس مەمنون زۆر سپاس. هەستی خۆتمان پێ بڵێ جارێ. بەڵێ من وەکو کچێک کە بەشدار بووم لێرە ئێستا هەستێکی زۆر جیاوازم هەیە لەبەرەوەی بۆم بە یەکەم جار بەشداریم کرد لە خەڵاتەکانی ڕوانگە دواتریش ئێستاش بووم بە یەکەم هەستێکی زۆر جیاواز. یعنی ساڵی پاریش پێشکەشتان کرد. من ساڵی 2019 پێشکەشم کرد هەر بە هەمان پرۆژە لەبەرەوەی ئێمە بەردەوامین لە کارکردن لە پار ساڵەوەتەوە ئەم ساڵ کۆڵنەدان زۆر چاکە. بێگومان کۆڵ نەدان بەرەو سەرکەوتن دەبات. بۆیە منیش کۆڵم نەداوە دووبارە لە ساڵی 2020 بەشداریم کردەوە و بە خوشحالیەوە بۆم بە براوەی یەکەم ئەم ساڵ. دەست خۆش پیرۆزە. زۆر سپاس. پیرۆزە دووبارە. گەلێک سپاس پیرۆزبیت دووبارە. پالێوراوە ئێکێ وەکی دیار بووی نوکە کێبرکی لەسەر خەڵاتێ دوێ و سیێت هێدەکردن هەر ئێک ژێ ناسکە عومەر خەڵاتێ دوێ و یەسیەژی پێنەوێت چراخان بیستونە و پیرۆزە لە هەر سێ سەرکەفتیەت یەکێ دەست خۆش بن.
خلات سیه چراخان بیستون پیروزل هر سه سرکفتین بشه دست پیش خری کارو